有زكاة إيه صحيح تبرع بلا حسن نمو حسن كاكا حسن كاكا بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێزانە مولایەکتان بەخێر بێن وەکو هەمووتان ئاگادارن بەداخەوە لە نزیک سەعات 8 ئێوارەی ڕۆژی چوارشەممە 6 ئاب ڕووداوێکی زۆر ناخۆش لە شاری هەولێر ڕوویدا کە لە ئەنجامدا بەداخەوە سێ هاوڵاتی سێ لاوی ئەو وڵاتە بوونە قوربانی بەناوەکانی سعد و عەبدوڵڵا و حەمودی دوای ئەوەی کە ئەو ڕووداوە ڕوویدا لە ماوەیەکی زۆر کەم بە دەستخۆشیەوە لە بۆ هێزەکانی پۆلیس و ئاسایشی هەولێر لە ماوەی کەمتر لە سەعاتێک ئەو تۆمەتبارە دەستگیر کرا. بەداخیشەوە ئەو بابەتە لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندن و بەشێک لە سۆشیال میدیا و بەکارهێنەرانی سۆشیال میدیا تەفسیرات و تەویلاتی جیاوازی لێ بۆ کرا. حادیسەیەک بووە، تاوانێک بووە ڕوویدا. ئەو ڕۆژ ئێمە لە دیوانی پارێزگای هەولێر لەگەڵ خانەوادەی ئەو قوربانیانە دانیشتنێکمان هەبوو. پێش هەموو شتێک بە گەرمی بە خێراتنیان دەکەم، پێیان ڕادەگەینم و تاکیدمان لە بۆیان کردەوە. پرسەی ئەوان پرسەی ئێمەیە، ئێمەش بەشێکین لەو خانەوادانە کە ئەو ئازیزانەی خۆیان لە دەستدا. ئینشاڵڵا خودای گەورە سێبوری ئەوان و ئێمە هەموو لایەک دەداتن و دوایین ناخۆشی بیتن کە ڕووبدا. دڵنیامان کردنەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوەکانی دەوڵەت لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی ڕێکارە یاساییەکان لەسەر ئەو بابەتە هەموو دڵنیاییەک بەو خانەوادانە دەداتن، مافەکانیان بە دڵنیاییەوە پارێزراوە و ئەو بابەتە پەیوەندی بە هیچ بابەتێکەوە نییە کە ئەو کەسانەی چێ ئەنجامدەری ئەو تاوانە چ ئەوانەی بوونەتە قوربانی تەنانەت یەکتریش ناناسن، نەمامەڵەیەک لە بینیان هەبووە، نەناسینێک هەبوو لە بینیان، ڕووداوێک بۆ ڕوویداوە و ئێستاش ئەو تۆمەتبارە ئەو تاوانبارە لە بەردەم ڕەحمی قانوندایە و یاسا سەروەرە بەرخوردی یاسایی لەگەڵ دەکرێتن. سەرخۆشی لە کەسوکاری هەرسێ خانەوادە دەکەین، دڵنیایان دەکەینەوە یاسا مەجرای خۆی وەردەگریتن و پشتیوانی داواکاریەکانی ئەوان دەبین و لەسەر ئەو بابەتە هەموو دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر هێڵن. ئینشاڵڵا خوای گەورە سێبوریان دەدا و دڵنیا بن لەوە یاسا سەروەردەبێتن. ئەو بابەتەش بە هیچ زۆرێک وەکو بەداخەوە لە زۆر لە کەناڵەکانی ڕاگەیاندن وێنای دەکرا هیچ ئەساسێکی نییە، تەنها و تەنها تاوانێکە ئەنجام دراوە، تاوانباریش لە بەردەمی قانوندایە و لە سێ لەو خۆشەویستانەی کە بوونەتە قوربانی دویان عەرەب و یەکێکیان کووردە، هەر ئەو کەسانەی کە لەوێ بوونەوە ئەوەی بووە ئەوانە وەکو باسم کرد نە تاوانبار و نە قوربانیەکان تەنانەت یەکتریش ناناسن. ئێستاش لە بەردەم ڕەحمی قانوندانە و دڵنیایان دەکەینەوە قانون سەروەر دەبێتن لە بۆ زامنکردنی مافیا و خانەوادانە و ئەو قوربانیانە دووبارە بە خێراتنیان دەکەم. ئەگەر ئەوانیش قسەیەکیان هەبی ئێمە لە خزمەتیاندا دەبین. السلام عليكم ورحمة الله. نشكر حكومة الإقليم على إتاحة هذه الفرصة لتأكيد أنه الشعب العراقي كله شعب واحد، والأمن والأمان والقانون بكل محافظات العراق قانون واحد وما يضيع الحق إن شاء الله. ويكفي أنه أكبر دليل على أنه تفاني الإقليم بإحقاق الحق أنه تم إلقاء القبض على القاتل خلال أقل من ساعة أو ساعة، وهسه هو حاليا مودع بجهات التحقيق. وإحنا نشكر
السيد مسعود برزاني انه التفاته انه استدعانا، والسيد المحافظ انه استدعانا والتقى بينا كتعبير عن اهتمامهم وتكاتفهم ويانا، وان شاء الله يعني يجعل مثوى اللي توفوا جنات الخلد، والله يتغمدهم برحمته، وان شاء الله هاي حادثه ما تتكرر. واشكركم جدا يعني. شكرا. مش دەستخۆشی لە جەنای پارێزگار و بەڕێوەبەری شورتەی هەولێر دەکەین، پۆلیسی هەولێر لە باوەیەکی زۆر کەم دەتوانێت تاوانبار دەست بەجێ بکەن لە کەمتر لە سەعاتێکدا. هیواداری یاسارە ڕێی خۆیوەگری بەڵێنی سیاش پێداوی کاگومی ئینشاءڵڵا تەقسیری ناکرێت بەرەو ئەو کێسە بەلاڕێدا نەڕواتن و زۆر سپاس و دەستخۆشیان لێ بکەین لە جەنابی سەرۆکیشکە نوێنەری خۆی ڕاستپارد و بۆ هەواڵی ئەو شەیدانە. هەروون دەمانی سپاسان دەکەین. سپاس سەبوریتان بدا بەخێر. پێشەکی سەرخۆشی پێشی برای خۆمان لە کاک عەبدوڵڵا دەکەین کە کوڕی ئەو مامەیە وە کاک عەموودی. کێشەکەش با نەبێتە قالبێکی کورد و عەرەب، ئەم تاوانبارە ئەو مجریمە ئەو تاوانەی ئەنجام داوە کوڕە شەهیدێکی هەولێری شەهید کردووە لەگەڵ ئەو تاوانە. یعنی ئەوە با خەڵکەکە نەیکاتە کێشەیەکی قەومی یان عەشیرەتی یان کورد و عەرەب، ئەمە هەموو برای پێش هەموو شتێ موسڵمانی دوایی برایەکی لە یەک وڵاتی ژەژی. وە کاک ومێدیش وعدێکی دا بیگەینێت بە سەرۆکی هەرێم و کاک مەسعود بارزانی و جەنابی سەرۆک بارزانی لە کۆتاییدا سوپاسی هەموو ڕاگەیاندنەکان دەکەین و داوەژە ڕاگەیاندنەکان دەکەین حدودێک دانێن مەیخەنە قالبێکی کورد و عەرەب و شێوێنی. بەڕاستی ڕیکلام و ئەوەکانی ئەعلامەکانی نەعەزانی کورد ناوە خۆشمان ئەویشیان بەو شێوەی لێکردیە. وە سوپاسی هەمووتان دەکەین و زۆر بەخێربوون. سوپاسی بەڕێوەبەری مدیری پۆلیسی هەولێر کاکشوان دەکەین. بەڕاستی توانی لە یەکەم دەقە دڵی مەخۆشکا و دەستبەجێ دەستگیری کرد و کاگومێدی ژەر وەکوتمان والی و گەورەی ئەو شارێ و سوپاسی دەکەین و داوا لێبوریژ هەمووتان دەکەن هەرکەم و کوڕێکمان هەبیتن و زۆر سوپاس لە هەموو لایەکتان و سوپاس. قانون یاسا سەروەرە ئەوەی دڵی ئەو خانەوادانەی پێخۆش بووی پێمان ڕاگەیاندینە لە دەستپێکردنی بابەتی مەحکەمە و بەشداربوونیان و بینینی هەموو کەیسەکان بە ڕوونی ئەوە دەکرێتن و یاسا سەروەرە و ئەوانە لە ئەو تاوانبارە لە بەردەم قانوندایە و قراری لەسەر وەرگرتووە. بەڕێزان هەموو ڕووداوەکە ئەوەی ئێستا تا ئێستا ڕوونە تاوانبار و بکەری ئەو تاوانە دەستگیر کرایە، بەڵام تەواوی ڕووداوەکە لێکۆڕینەوەی دەرحەق دەکرێت و دوای لێکۆڕینەوەکان هەموو ڕاستیەکان ڕادەگەێنرێ و زۆر سپاس. والله احنا متطلباتنا يعني هي نفس متطلبات اخوتنا، يعني احنا نريد يعني نريد القاتل ياخذ جزاء اللي هو الجزاء اللي الثابت انه الاعدام، لانه مثل ما قتل يقتل. ونريد عقوبه الناس المقصره، يعني ابو البانزيخانه اللي وفر موقع الجريمه ووظف فيه ناس، وابو الجهه اللي وفرت السلاح، انه العنصر الامني اللي ترك السلاح، ولا ماكو بانزيخانه، يعني بانزيخانه بها متوفر سلاح جاهز لعمليه القتل. السلاح الكلاشينكوف هي مو من ضمن عده البانزيخانه المفروض يتوفر بها طفايه الحريق او هاي الشغلات اللي وسائل الامان الصيانه، بس ما تتوفر بها كلاشينكوف جاهزه لعمليه القتل هاي زعمه. محاسبه الشخص المساعد مال القاتل اللي وقف قدامهم ما خلاهم يطلعون، يعني هذا لو يعني هم من نطوا الفلوس خلوها على الصراف مال الماكينه وكان طلعوا. ممكن انت العامل عندك صلاحيه انه تاخذ صوره للوحه وتشتكي، وما شاء الله الجهات الامنيه عندها القابليه وعندها القدره انه خلال اقل من ساعه او ساعه يجيبوا. الاشخاص الثانيين كمان يتحكموا. نعم، الاشخاص الثانيين كمان يتحكموا طبعا، يعني لانه هذا تقصير، وهذا التقصير يعني عامل مساعد. يعني لو مو يعيق السياره هذا الشخص كان طلع وما كان صارت الجريمه. لو مو يعني
يقولوا لك عنصر امني طالع وعايف السلاح مالته، هذا الشخص لو مو عايف السلاح مالته كان ما صارت الجريمه. نفس ابو البانزي خانه لو ما معين هذا الشخص اللي هو يعني عنده سهل، يعني هذا مو يعني سهل عنده ازهاق الارواح، ما كان صارت الموضوع. عبد البر زليقر الاتامه. وانا اشكركم جدا. شكرا